بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وا بڕیارە سپەی هەینی ڕەوتی سەدر لە مەدینەی سەدری باغداد نوێژی هەینی بە کۆمەڵ بە ناوی نوێژی هەینی یەکگرتو ئەنجامدات و کە دەیدا لەسەر جەم شار و شارۆچکەکانی عێراق لە ئەنگرانی ڕەوتی سەدر ڕوو دەکەنە بەغدای پایتەخت بۆ ئەنجامدانی ئەو نوێژە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئەوە دەکەین ئامانجی سەدر لە ئەنجامدانی و نوێژە هەینیە چییە؟ ئایا لە بەغدای پایتەخت ئایا هیچ پەیامێکی سیاسی تێدایە؟ و دوای ئەو نوێژە سەدر ئایا دەست بە جمۆنجۆڵی دیکەی شەقام دەکات و بۆچی تاکو ئێستاش لایەنەکانی چوارچەوەی هەمانگی لەسەر کاندیدی سەرۆک وەزیران ڕێک نەکەوتن و لە هەمان کاتیشە بۆچی پارتی یەکێتی لەسەر سەرۆک کۆمار ڕێک ناکەون. لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستادا راسیەکانیانی ئەندامی پەرلەمانی عێراق و کاک عەبدولعەزیز حەسەن پەرلەمانتاری پێشووی عێراق سەرەسەر ئەم پرسە دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. مامۆستادا ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین خێر من خوێندنەوەی بەڕێزت بۆ جوڵەی سپەی ڕەوتی سەدر چییە کە نوێژێکی بە کۆمەڵ وا بڕیارە نوێژێکی ناویان ناوە نوێژی هەینی میلیۆنی لە بەغدا ئەنجام بدەن ئامانجی چی هیچ پەیامێکی سیاسیشی تێدایە؟ بەناوی خوای بەخشندەی مێهرەبان سوپاس بۆ ئێوە سڵاویش لە بینەر و بیسەرە بەڕێزەکان. دیارە هەمومان ئەزانین دوای ئەوەی کە لە عێراقا پەرلەمانێکی پێشوەختە ئەنجام دراوە سەدر و ڕەوتی سەدر زۆرینەی کورسیەکانی هێنا لە هەڵبژاردنە و دوجار بانگەشەیەکی حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی کرد بەڵام لە ماوەی دیاریکراوی خۆیان نەتواندرا ئەو حکوومەتە پێک بێنرێەوە تەنانەت سەرۆک کۆماریش دیاری بکرێ و دوجار لە هەنگاوێکی چاوەڕوان نەکراوە کە توانین بڵین پێشینەی نەبوو لە عێراقا پێشینەیەکی لەو جۆرە نەبوو کە کوتلەیەکی پەرلەمانی فراکسیۆنێک بە 73 کورسیەوە هەمووی دەست لە کار بچێشێتەوانێ. دیارە ئێستا خەڵک چاوەڕێی ئەوە کە ڕەوتی سەدر ئەم بڕیارەی بۆدا بە دوای ئەم بڕیارە داوای چیەکە سەبارەت بەو نوێژەی بەیانیش کاکرێت کە بریتێ لە نوێژێکی یەکگرت و بە حساب بۆ عێراقیەکان دیارە پێم وایە ساڵانە شتێکی وە هاوشێوەی بووە بەڵام ئەم ساڵ ویستیان جۆرێک لە جۆرەکان بی بانگەشەیەکی زۆری بۆ بکەن و لە سەرجەم پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراقەوە خەڵکی بۆ بانگێش بکەن. دیارە ئەتوانین بڵین ئەمە بەشێکە بۆ وەڵامدانەوەی ئەندام و لایەنگران و هەوادارانی ڕەوتی سەدرە چونکە دوایەوەی کە تۆ ئەکشەیتەوانەیە بێ پەیامێکتە بێ بێ وتارێکتە بێ ڕاستە لە کشانەوە کە وتی من لە پێناوی بەرژەوەندی عێراقا بەرژەوەندی خۆمان کردە قوربانی بەڵام بار و دۆخی عێراق ئەگەر سیرکەین هەر لە ڕابردووشە ساڵی مانگی تەمووز لە عێراقا مانگی جۆرێک لە گەرمبوونی شەقام بووە و چواردەی تەمووز و حەڤەی تەمووز و زنجیرەیە شۆڕش لە تەمووزە ڕووی داوە. دیارە ئەکرێ بڵین بەشێکی ئەوانە هەمووی هۆکار بن ئەگەر چی جەو گەرمە لە عێراق و جەوە سیاسیەکەش هەر لە تەمووزە گەرمە بێ. دیارە پێشببینی بەڵام بۆ عێراق بڕاستی بارودۆخێک هاتەوە تا ئاراوە کە ئەتوانین بڵین هیچ پێشببینیەک ناتوانین لە 100% گرنگی بدەی بڵێ وا دەبێ. باش جاری سیاسی تێدایە ئەو نوێژەی سبەی نوێژەیە هەر بە دڵنیاییەوە سیاسەکە چییە بۆ کێیە؟ بە دڵنیاییەوە بەشی یەکەمی ئەتوانین بڵین لەسەر دوو ڕەهەن پەیامی تایە پەیامێکیان بۆ جەماوەر و هەواداران و دۆست و لایەنگرانی خۆیەتی کەوا ئەم ڕەوتە هەر کاتێک بێوێ کۆبوونەوە یەک دروستەکە و هەر کاتێک بێوێ شەقام بجوڵێنایی جوڵێنێ و ئەتوانین بڵین پەیامێکیشی بۆ لایەنەکانی ترێتی کە ئەو لایەنێکە منافیسێتی کە بێوێ کە ئەم ڕەوتە زیندووە و هەر جوڵەیەک بکرێت لە عێراقا بەبێ ئەم لەوانەیە سەرکەوتوو نەبێت. بەڵێ سوپاس دەکەم کاک عەبدولعەزیز هەمیشە بەخێر سوپاس بۆ سوپاس دەکەین سوپاس دەکەم سەرنجی بەڕێز بزانم لەسەر ئەو نوێژەی کە سبەی لە مەدینە سەدر لە بەغدای پایتەخت ڕەوتی سەدر بارەوەی دەبە چ پەیامێکی تێدایە و بۆچی قسە لەسەرەوەی بۆچی مەدینە سەدر هەڵبژێردراوە ئەگەر پەیامی سیاسی تێدایە بۆچی تەحریر مەیدانی تەحریر هەڵبژێردراوە؟ سەرەتا سڵاو بۆ کەناڵی پەیام و بۆ کارمەندانی و بۆ ئێوەی بەڕێز و بۆ جەنابی مامۆستا ئەوەی سبەینێ وەکو مامۆستا گوێم لێ بۆ ئاگادار بووم نامەیەکی تایە و ئەو نامەیە تەنیا ئەوەیە بۆ سبەینێ کە یەکەم هێزی خۆی پیشانەدا و تەعبیئەیەکی جەماوەری باشی کردووە بۆ ئەو نوێژە
پەیامەکە چەند خاڵێکە خاڵێکی ئەوەیە کە خۆی ڕێکە خاتەوە خۆی ئامادە ئەکا بۆ بەرنمەیەکی ئایندە بە بەرنمەیەکی دووری هەیە و خاڵی دووەمی بۆ ئەوەیە بڵێ من یاکەم پەیامەکەی بۆ ناوەوە بۆ دەرەوە بێ بۆ ناوەوە بۆ لایەنە نەیارەکانێتی کە من ئەو هێزەم هەیە و توانم هەر کاتێک بمەوێ گۆڕانکاری یەکەم لە بارودۆخی سیاسی عێراقا و من هێزی یەکەمی شیعەم لە عێراقا و من مەرجعی سیاسی شیعەم و قودرەتم هەیە بیکەم خاڵی سێمی بە ئاشتی زیاتر نەبە ینی ئەو با بڵێم دەنگۆی ڕەدەکاتەوە کە لە ناو شیعەیە احتیمالی شەڕی چەکداری هەبێ ئەوێ ینی بۆ ئەو مەبەستە خستێ ڕۆژی جمعە و ناوینا سەڵات الموحەدە ینی بۆ ئەوەی بە یەکڕێزی هەموو عێراقیەکان دەوتیان کفن بین کفنەکە پەیامی شەڕی تێدا نییە؟ نە کفنەکە پەیامی ئەوەیە کە ئێمە هەر لەحزەیەک بمانەوێت ترسمان نییە بۆیە کفنەکە من پێشتریش باسم کردووە پەیوەندی بە ینی با بڵێن پەیامێکی عەقایدیە ینی ئەمانە هەمووی کە دێن ئەمانە پابەندی یەک کەسن با بڵێم وەکو زەعیم و هەر قسەیەک لەوەوە دەربچێ ئیتر ئەوان بە قسەیەک بەسەبارەت بە شوێنەکە بۆچی لە مەدینە سەدرە بۆچی لە مەیدانی تەحریر نییە؟ ئاخر مەغزای پەیامەکە چوارەمی ئەوەیە کە زیاتر ئەم پەیامە بۆ ئەوەیە ئەم حکومەتەی موقەتەی ئێستا بمێنێتەوە پەیامەکە بۆ ئەوەیە نایەوێت شڵەژان و ئاژاوە و ئاژاوەگێڕی دروست بێ ناوێت فەوزا دروست بێ سەدر ئێوێ منوتم بەرنمەیەکی دووری هەیە ئەمەی کە ئێستاییکە ئەمە تابیعەیە بەرنمەی تری لە دوایە بەرنمەکەی ئەوەیە لە داهاتوو بۆ ئەوەی با بڵێم خەتووە خەتووە هەنگاو هەنگاو بتوانێ ئەو بەرنمەی داینایەوە جێبەجێ بکە و دە بەرنمەکەیشی ینی با بڵێم گرتنە دەستی دەسڵاتە ئێستا ئەوەی کە هەیە من ئەوەی ئاگادارم هەموو هێزە ئەمنیەکان ئاگادار کراون هەماهەنگی و هاوەهنگیەیە هاواهەنگی هەیە لە نێوان ئەو کۆبنەوەی سبەی نێو لە نێوان هێزە ئەمنیەکان لە نێوان هەموو هێزە ئەمنیەکان بە تێکرا تەنانەت لە هەندێک لایەنی حەشتیش هەماهەنگی هەیە باش بەس پێشبین دەکرێت خۆی ئامادە بێت چون کەوتوێتی دەیوێت خۆشم ئامادە بمنوێنەرم لەوێ ئامادە بێت سەدر پێشبین دەکرێت خۆی ئامادە بێت تا ئێستای زیار نییە فەرمی خۆی لە بەغایە ئەم شەو گەیشتۆتە بەغا پێم وایە ئەگەر بارودۆخە ئەمنێکەوە بخوازێ خۆی ئامادە ئەبێ و ئامادەش نەبێ لە ڕێگەی یانە توانێ لە ڕێگەی بڵێن تەلەڤیزۆن و لە ڕێگەی ڤیدیۆڵەوە بەشداری بکە بەڵێ باش بەس وەکو ناوچەی مەدینە سەدر ناوچەی جێنفوزی خۆیەتی هێزی پێداوە بۆ خۆی بەڕەوتی سەدر ئەو بۆ ئەوە ئەو شوێنەی دیاری کردووە یەکەم ئەو ناوچەیە ناوچەی هەژارنشینەکانە هەموو ئەوانەی جنوبی عێراق لە عمارە و ناسریە و بەسرە و تا ئەگاتە دیوانیە و ئەو سنوورانە هەموو ئەوانە کات خۆی لە سەردەمی کۆنا کە ئەو ناوچەیە با بڵێم ثەورە دروستکرا عەبدولکەریم قاسم دروستی کرد هەموو ئەوانە با بڵێم خەڵکی فەقیر و هەژاری شیعی ناوچەکانی خواروی و عێراق ئەمانە هەر لە سەرەتاوە ڕەوتی سەدر کاریگەری هەبووە لە سەریان بۆیە ناوچەکەی هەڵبژارد بۆ ئەوەی گروتینێکی تایبەت بدەنە ئەو کۆبوونەوەیە چکە هەموو ناوچەکە خۆی ئامادەیە و ناوچەکەی ناوچێکی زۆر فراوانە و نیشتەجێبوونیشی زۆرە سوپاس دەکەم مامۆستادارە سەبارەت بە پێکدادانی بڵین چەکداری ئەوانە دوورە وەکو مامۆستا ئاماژەی پێکرد کە ئەم جارە سەدر جارێ دەوێت بە ئاشتیانە پەیامەکەی خۆی بگەێنێ یاخود پەیامە سیاسیەکانی ئەوەی کە لە گۆڕەپانەکە داماوە ئەوەی کە پێشبینی دەکرێت بەیانی لە عێراق شتی گەورە ڕوودەیت چاوەڕوان دەکرێت خۆشبەختانە ئەوەی کە تا ئێستا ئەمە جوێبیست بووین هەم لە لێدوانەکانی ئەوانەی کە یانێ ئەو خۆ پیشاندانە ساز بکەن یا با بڵێن ئەو نوێژە بە کۆمەڵەکە نوێژی یەکگرتویان ناوناوە ساز بکەن بانگەشەی ئەوەکەن کە لە سەرەتاوە داوایان لە خەڵک کردووە کە خەڵک جگە لە بەرماڵ و لە ئەو کفنەکەەوە یا عالەمێکی عێراق و یا ڕسمی شەهیدەکانی پێشوو بە تایبەتی ئالی سەدر شتێکی تر نهێنێ کەواتە ئەمە وازەحە پێمانە و ئارە ئەمڕۆژ لە توێ تێکا بەڕێ سەدر ئاماژەی بەوە کرد کە نوێژ لە هەموو شتێک گەورەترە و ئێمە نامانەوەی عێراق بارە و عقارێکی نەخوازراوە هەنگاو بنێ کەواتە خۆشبەختانە پێمانەڵێ ئەوێ پەیامەکەی جاری بە ئاشتی بگەێنێ و
ئەم پەیامەش عادەتەن نوێژیش لە جۆرێک لە ئاشتی و سەکینەت و ئەوە بۆ دەرونی ئینسانەکانە هێنێکە بەڵام دوجار پەیامەکە ئەوەیە کە ڕوون و ئاشکرایە بۆەوەی تابەیەکی جەماوەری بەخۆی بکە و هەم بۆ دۆستەکانی و هەم بۆ نارەکانی کە پیشانیان بدا کە سەدر ئەو هێزەیە کە بەڵام بەیانی هەر جگە لە نوێژەکە شتێکی تر ڕوونادە ئەمانە پێشببینین تەسەور ناکەن شتێکی لەو جۆرە ڕووبدا بۆ چونکە وەکو هەر مامۆساژ ئیشارەی پێکرد ئەمە پەیامی ئەوانەیە کە نوێژەکە ئاکەن و هێزە ئەمنیەکانیش هەماهنگێکی باش و تۆکمە لە نێوانیاندا هەیە کە هەمووی لە حاڵەتێکی ئامادە باشیدا و پێم وایە ئەگەر ئەمەش یعنی خاڵی سێمیش کە ئەگەری پێکدادان دوورە ئەوەیە کە ڕاستە عێراق توانین بڵێن بەداخەوە ینی جۆرە لە جۆرەکان ئیستیقرارتیایە زۆر زەحمەتە بەڵام ئەتوانین ئەو خوێندنەوەش بکەین کە گەلی عێراق گەلێکی ماندووە لەو جۆرە لە سیراعی کە لە ڕابردووە حاڵەتی کە دروستە بوو لە ناوەڕاست و خوار و عێراقا جۆرێک هەستەکەی یعنی خەڵکەکە هوشیارەیەکی بۆ دروست بووە کە زۆر قەناعەتی بە عنف و بە تونند و توژی و بە ئیرهاو و بە تێکدان و بە ئەوە نییە پەیامی خۆی بە ئاشتی ئەگەیەنێ و خۆشبەختانە ئەگەر لە خۆپیشاندانەکانی خولی پێشوشا کە ئەمان بینی بەڕاستی کە دروستە بوو ینی حاڵەتێکی وانە بوو کە زۆر جێگای ڕاستە شەهید هەبوو بریندارە بوو بەڵام ئەوە قیاسەن بەوەی کە خۆپیشاندانەکانەوە زۆر بە شارەکانی گرتەوە حاڵەتێکی وای نەخوازرا و دروست نەبوو. باش بەس وەکو پەرلەمان ئێستا پشووی پەرلەمان کۆتایی هاتووە پەرلەمانی عێراق بەم زوانە وش کۆت بێت چونکە قسەیەکە بوو 20 مانگ 6 ڕۆژی تر کۆبنەوەی پەرلەمان بکرێت گوایە بۆ هەڵبژاردننی سەر و کۆمەر هەندێک زانیاری ئەوە بڵاو بۆ لە میدیاکان دیارە پەرلەمان پشووەکەی پێشتر بوو بەڵام ئەوە بوو مانگێک درێژ کرایەوە وەرزی یاسادانانەکەی لە نۆی مانگە تەواو ئەبێت چکە لە نۆی 6 بۆ نۆی حەوت ئەو پشوو مانگکە تەواو بێ بەڵام ڕێکەوتی تەواوبوونی پشوەکە سەرەتای جژنی قوربانی پیرۆز بوو دیارە ئەو شەر پشوەکی ترە لە دوای پشوەکە کەلعادە پەرلەمان دەست بە دەوامی فەرمی خۆی ئەکاتەوە چونکە ئێستا ڕاستە هەر پەرلەمان بەس بریتی نییە لە کۆبوونەوەکانی پەرلەمان ڕاستە کۆبوونەوەی پەرلەمان شتێکی فەرمیە و سەرجەمەندامەکانی ئامادە بن بەڵام هەموو لیژنەکان وەکو ئەبینین لیژنەکان کاری ڕۆژانەی خۆیان هەیە وە کۆبوونەوەیان هەیە و بەدڵنیاییەوە تەسەورەکەم هەر لە دوای پشووی جەژن لە سەرەتایی هەفتەی داهاتووە دەست بکرێتەوە بە جمجۆل و چالاکی لیژنەکان. بەس هیچ زانیاریەوە پشڕاستکراو هەیە 20 مانگ کۆبوونەوە بەڵبژاردننی سەر و کۆمەڵ تا ئێستا شتێکی ئەوە نێت تەنها لێدوانێکی نافەرمی ئەگەر هەبێ بۆ نمونە قسە لەسەرەوەکری لایەنەکان جموجۆڵێکی گەرمگوڕیان هەیە هەم بۆ ئەوەی کە ڕێبکەون لەسەر کابینەی حکوومەتی داهاتوو هەروەها قسەش کە تا لەلایەنە کوردەکان بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستان و وشید نیشتیمانی کوردستان کە ئەو دوو هێزن ناکۆکن لەسەر پۆستی سەر و کۆمەر تا ئێستا ئەبینین هەندێک کەسیان لێدوانەدا بەوەی کە لە دوای جەژن دانیشتەکان چڕپڕ ئەبنەوانێ و خۆشیان ئەڵێن هەم دۆستەکانمان هەم کەسە نزیکەکانمان فشارێکمان لەسرە بۆەوەی کە کورد و تەنانەت چاوچەوەی هەمانگیش نێشاردوێتەوە کە داوا لە سەرکردایەتی سیاسی کوردەکە بە کاندیدێکی هاوبەشەوە بێ بۆی ئەوان پشتیوانی سوپاسم کار عەبدولعەزیز سەبارەت بە پەیامەکەی سەدەر بە دیاریکراوی ئەو پەیامە بۆ کێ سەبانی کە جەماوەری خۆی پیشاندا وە کارتێکە ئەوەی کە باسێک پێکدادانی چەکداری یا کودەتا ئەو لە عێراق دوورە ڕوونادات کودەتا دوورە بەڵام پێکدادانی چەکداری بۆ ئێستا بە هیچ شێوەیەک ڕوونادا بۆ ئێستا ئەوەی کە پەیامەکە زۆر ڕوونە یەکەم باسیەوەمان کرد کە تابەیەکی جەماوەریە ئێوە هێزی خۆی پیشان بدا بۆ ئەو لایەنانەی لەناو ئیتاری تەنسیقی چوارچێوەی هەماهەنگی کە ئەیانەوێ با بڵێم حکوومەت تەشکیلکەن ئەم پێش ئەوە ئەو پەیامە ئەدا کە بەبێ ئەم هێزە گەورەیە کە لە دەرەوەی پەرلەمانە ئێستا و خاوەن زۆرترین کورسی بووە ناکرێ حکوومەتێک تەشکیل بکرێ و بەو شێوەیەی کە ئەوانەیانوێ ئەمە پەیامەکە زیاتر ڕاستەوخۆ بۆ ئەوانە و لەناو توانیوێتی سەدر اختراقی ئەو بەرەیە بکا بەڕاستی بەوەی دەرکەوت لە تەسجیلە دەنگەکەی مالکی کاوە اختراقە باشە بەزووتی ئەوە من نیم ئەڵێم نیم بەڵام هەموو هینەکان ئاماژە بەوە ئەکەن کە ئەوە
ئەو لە تۆمارە دەنگی کە دەڵێ سەدرەکان ترسنەوەکەن من خۆم شەڕم لەگەڵ کردو مالیکی وا دەڵێ بەڵێ باسی بەسرە و شەڕەکانی کۆنەکە واڵێ ترسنەوەکەنییان لە دەست نایە و لەو بابەتانە قسەکە تەمان ئەمە پێش 2 ڕۆژ پێش خستنە بازار ئەمە دەلالت لەوە کاکە لە ناو هەما ینی چوارچێوەی هاواهەنگی کێشە و گرفتەیە و کێشە و گرفتیش بوو لەو ڕۆژانەی پێشتر کە حاجی هادی عامری وتی من بە هیچ شێوەیە بەشداری ئەم حکوومەتە ناکەم ینی ڕەدی کردەوە کە تەشکیلی حکوومەت بکرێ چکە ئەوانیشی تیانە بن ئەو بەشێکی گرنگە لە دوای مالکی ئەوانن ینی بەدر و فەتح و ئەوانن لەبەرەوە ئەمە ئەوە گەیەنێ کە قسەکەی جەنابتیش لە 20 مانگ بە هیچ شێوەیە هیچ کۆبنەوەیەک ناکرێ بۆ سەر کۆمار چکە لە هەرێمی کوردستان ڕێکەوتن هەیە نە لە بەغایش ڕێکەوتنێک هەیە مەلامەحی ڕێکەوتنێکیش تا ئێستا دەرنەکەوتووە مەلامەحەکەیشی دەرنەکەوتووە بۆ ئەوەی کە حکوومەتێک باش بەسێک بهێن بۆچی بەڕێزوتت سەدر ئەو خۆپیشان بڵین نوێژی هێنی بەیانی کە زۆرێکیش لە خۆپیشاندان بۆ ئەوەیەتی کە حکوومەتی کازمی بمێنێتەوە بەرژەوەندی لە وڵاتیانی بۆچی دەیەوێت ئەم حکوومەتە بەرداوام بێ حکوومەتی نوێ پێکنێنرێ بەرژەوەندی لەوەیە یەکەم ئەو حکوومەتە لەسەر دەستی خۆی و بە با بڵێم موافقەی خۆی دامەزرا و ئەو حکوومەتە توانی هەڵبژاردن بکا کە ئەو زۆرینەی دەنگی هێنا و ئەو حکوومەتە با بڵێم زۆر جار دوژمنکاری ئەکرێ لەلایەن لایەنەکانی ترەوە ئەوانەی چوارچێوەی هەماهەنگی و ئەم حکوومەتە دەسڵاتی سەدر لەناو ئەو حکوومەتە زۆر بەهێزترە لە لایەنەکانی تر بە تایبەت با بڵێم ئەمینی عامی مەجلیسی وزەرا کە حەمید غزیە یەکێکە لە کادرە پێشکەوتەکانی تەیاری سەدری و با بڵێم لە جومکەکانی حکوومەتیشە سەدر هێزی هەیە دوای ئەوە ئەو بە تایبەت لە پەرلەمانە کە دەنگیاندا لەسەر ئەو مەبلەغەی کە دیاری کرابوو بۆ پرۆژەیە بەداسایشی خۆراک ئەوە خۆی لە خۆیان تەمینکردنی ئەو ساڵە بوو کە بتوانێت ئیدارەی کاروبارەکانی حکوومەت بدرێت دوای ئەوە سەحبی کردەمانە رەمووی دەلیلن بۆ ئێستا قسەسەوی سەدر لە پەرلەمان کشاتەوە بەس حکوومەتی کازمی هەر بەشدار حکوومەت پشتگیری حکوومەتی شەکا و دوای ئەم هەنگاوەکانی تری باسی ئیسلاحەکە ئەو کاتە بەرنامە سیاسیەکانی دەرەکەوێ ئەو جار بە چ ڕێگەیەک داواکە هەڵبژاردن جارێکی تر بکرێتەوە داواکە ئەم حکوومەتە تا چەند بەردەوام بێ حکوومەتەکە کابینەکەی بگۆڕدرێ ئەم حکوومەتە چکە لەلایەن مجتەماعی دەولێەوە زۆر مەقبولە حکوومەتی کازمی لەلایەن مجتەماعی دەولێ زۆر مەقبولە تا ئێستا هێناوێتی ئەوەی لە ناوخۆ ئەگەر هەندێک لایەن ناڕازین لێی ئەوە جیاوازە بەڵام لە دەرەوە زۆر مەقبولە بۆ پێش بەشداری لووتکەی وڵاتانی بڵین سعودیە و ئەردەن و میسر و ئەمریکا دەکات لەگەڵ جۆ بایدنەوەوانە بەڵێ تەمان بەشداریکردنیشی لایەنەکانی تر موافق نەبوون بۆ بەشداریکردنی لایەنەکانی چوارچێوە مانگی بەڵێ بەڵام ئەم هێز لە خەڵکی تر وەرەگرێ لە تیاری وەکو تیاری سەدری وەرەگرێ لەبەرەوە بەشداریکردنیشی هەر پەیوەندی بەوەیە کە موافقەی سەدری لەسرە بەڵێ سوپاس دەکەم مامۆستا سەبارەت بە پارتیوی کوێتی تا ئێستا ئەوەندەی کە ئاگادار بێت نەگەشتونێت ئیسڕێکەوتنی ئەوەی کە بە ڕێزوو ئێستا چوارچێوەی هەماهەنگی دەڵێن باکاندێکی یاو بەشتان هەبێ ئێرانیەکان پێیان وتون باکاندێکی یاو بەشتان هەبێ ناگەن بە ڕێکەوتن پارتیویکێتی سەسەر و کۆمار بەداخەوە ئەمە یەکەم جار نییە کە پارتیویکێتی ڕێک ناکەون لەسەرەوەی کە من حەزەکەم پێشەوەی باس بکەیت ئەم پۆستە بە دیاریکراوی پۆستی کووردە باشە خۆ ئەم دوو هێزش لە مەرج نییە تاکو خیامە ناو کوردایی کەس نییە وەکو حەزب لەبەرەوە ئەسڵ وایە ڕاستە بە پێ ڕێکەوتنێک لە بینی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و دابەشکردنی پۆستەکانی هەرێم و بەغا پێشتر لەلایەن پۆستە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوە شتێکە ناکرێت کەسمان چکە حقەتێک بۆ هەمومان بووە بەڵام ئێستا وە لە خولی پێشوشە ئەم ڕێکەوتن ناتوانین بڵێن جۆرە لە جۆرەکان بەرەو هەڵۆشانەوە ڕۆشتووە بۆ چکاگەر لاتمان بێت لە خولی پێشوە لە 2010 بە دوو کاندیدەوە بەشداریان کرد ئەوە بوو لەوێ جارێکی تر من ئەڵێم بەداخەوە چکە ئەمان گەورەیی سەرکردایەتی سیاسی کورد لەوە دابوو کە ئەمان هەر کەسێک بێ هەموو کورد پشتیوانی بکە و نوێنەرایەتی کورد بکە و ئەم پۆستە
تایبەت نەبێ بۆ لایەنێکی دیاری کراو منەڵم گەورەی یەکێتیش لەوە گەورەی پارتیش لەوە دابوو بیان کوتایان پۆستەی کووردە هەر کەسێک بە شیاوی بزانین کە داخۆکەرێکی باشی لە نوێنەرایەتێکی باش هەم بۆ کورد هەم بۆ گەلانی عێراق بۆ پارێزەری دەستور چونکە دەستور بۆ نسبەت گەلی کوردستانەوە بەڕاستی دەستکەوتێکی زۆر گەورەی تایەوە گرنگە بتواندرێن دەستورە ئەو خاڵانەی کە جێبەجێ نەکراون جێبەجێ بکرێ لەبەرەوە خۆ ئەکرێ ئەوە بڵێم بەو تعبیرە خۆ ئەم پۆستە ئەکرێ بەیانی باڵانسی هێز لە کوردستانە لەلایەن پارتی وەکێتیان بۆ هێزێکی تر بڕوا ئایا هەر ئەکرێ بۆ ئەمان بێ ئەمە قسەیەکە دوو هەم بەداخەوە تا ئەم لە حەزەیەکە ئێمە قسەیتی ئاکەین بەپی لە دوانەکانی خۆیان بێ هەردوو لایەن سوورن لەسەر ئەوەی کە بربژێرەکانی خۆیان پشتیوانی لێ بکەن بەڵام قسەش هەیە لەسەرەوەی کە لە دوای جێژن احتیمالە کۆبوونەوە هەبێ و خۆشیان ئەڵێن دۆستەکانمان وە لەناو خۆشمانە چۆن لێ فشارێکمان لەسەر بۆی کە بگەینە ڕێکەوتنێک چونکە دوجار پەرتبوونی کورد لە بەقا کاریگەریە بێ بۆ سەرێستانە بوو بە 5 پارچەوە ئەوەی شێتی و پارتیژن ئەوە ئیسلامیەکان ئەوە لایانی ترە هەرێکە و بڵێن نەبوون بە لایەنە کوردیەکان خۆی تەواوە بەڵام ئێستا بۆ نمونێمە لایەنەکانی تر یەکگرتووی ئیسلامی کوردستان هەر لە سەرەتاوە هێشتا ئەنجامە برایەکانی پرۆسی هەڵبژاردن ڕاگەاندرا بوو برایدا کە بەشداری ناکات لە حکوومەت نەوەی نوێ پێم وایە هەر هەمان پامیان داوە ئەمێنێتەوە سەر پارتی دیموکراتی کوردستان و یەشێتی کە زۆرینەی باڵی کورسیەکانیان هەیە لە عێراقا کە بۆ کورد بەشە کورد ئەم پۆستەش تایبەتە بە کورد کەواتە لە بینی ئەو دوانەیە ینی ململانەکە بەڵام بۆ کورد وا جوانتر بوو باشتر بوو چونکە بۆ پێگەی کورد بۆ سەنگی کورد بۆ ناوبانگی کورد اینجا ئێمە بەڕاستی لە بەغا هەر قسە لەسەر سەر و کۆمار نییە خۆ ئێمە قەرارە ئەمان کاتێک لە بانگەشەی هەڵبژاردنەدا ئەویان بەگوێی هاوڵاتیان کوردستانەدا کە ئەڕۆین شەڕی مافە دەستوریەکانەکەین شەڕی ناوچەناکۆکانەکەین شەڕی شایستە دارایەکانی هەرێمی کوردستانەکەین بەڵام بەداخەوە جارێ سەرەتای شەڕەکەیان یان سەرەتای ناکۆکی ململانەکەیان بۆ پۆستەکانی خۆیان بۆ ئەمە گرفت پێسەی مەرجێکیان هەیە بۆ بەشداریکردن لە حکوومەت یاخود تەناوەیە کە سەر و کۆمارەکان دەستکەوێ هەردوولایەن ئەوەی کە دیارە ئەوەن من بەدڵ پێشتر پارتی ئەمان وەکو بۆچوونێکی خۆم مانگی لەگەڵیکێتی بڵ بۆچوونی خۆم پارتی وێکێتی لەم قۆناغەیە ناتوانن بەشدار نەبن لە هەر حکوومەتێک لە عێراقایە یعنی هەر حکوومەتێک بێ پارتی وێکێتی ئەبێ بەشدار بن چونکە بمانەوێ نمانوێ بەغا پەیوەندی ڕاستەخۆی بە هەرێمی کوردستانەوەیە تۆ ناکرێت لێرە لە دەسەڵاتابی بەڵام لێ ئۆپۆزیسیۆن بی و داوای بجەژ لێ بکەی بۆ هاوکاری بۆ ئەم حکوومەتە بکەی لەبەرەوە بەدڵنیا ئەگەر حکوومەت پێک بێ ینی بارودۆخکە بە عقارێکە بڕە حکوومەت پێک بێ بە بۆچوونی خۆم پێم وایە پارتی شوێکێتیش بەشدار دەبن لە حکوومەت بەس لە نێوان ئەگەر بە دوکانی بڕۆنە ناو پەرلەمانی عێراق بۆ 2010 چانسی کامیان زیاترە دکتۆر بەرهەم یان ڕێبەر ئەحمەد ئەگەر بە دوکاندیت بڕۆن ئەگەر وەکو سەرەتا من قسەیەکم کرد لە عێراقا هیچ پیشبینێک ناتوانانی بڵێ لە 100 دوا دەرەچێت چونکە دوور نییە لە سەعاتێک پێش پرۆسی هەڵبژاردندا بارودۆخەکە بەلایەکی ترا بکەوێت بەڵام ئێستا ئەمە وەکو بۆچوونێکی هەروە یعنی لەوانەیە لە هەر کەسێک پرسیینەوە قسەیە بکە ئێستا بە حکمی ئەوەی کە ئەو بەرەی کاوەپەیمانی پارتی دیموکراتی کوردستان بکە ڕەوتی سەدرا کەم نییە تۆ 73 کورسی ئێستا چۆتە دەرەوە لە بەرەکەی تر کە هاوپەیمانی یەکێتی نیشتیمانی کوردی یان جۆرە لە جۆرەکان لێ تێگەیشتنێکە بووە لەگەڵیانە ئێستا کورسی ئەوان زیادی کردووە لەبەرەوە پێم وایە لەوانەیە برادرانی پارتیش ئەمایان لا ڕوون بێ بەڵام بۆ کورد وا جوانەوە باشترە بۆ سنگ و پێگەی کورد چونکە بەیانی ئێمە هەرم قەزیینێ قەزی تر دێت بەیانی میزانی دێتە پێشەوانێ بجە دێتە پێشەوانێ قەزی تر دێتە پێشەوە ناکرێت کورد ئێمە ئەکرێ بەڕاستی لێرە لە هەرێمە تێبینیمان هەیە لەسەر ئەدای حیزبە سیاسیەکان لەسەر گەندەڵی لەسەر بەڵام لە بەغا قەزیەکی ترمانەی قەزیی نەتەوایەتیە قەزیەی مەسلەی پاراستنی قوارەی هەرێمە قەزیی شایستە دارایەکانی هاوڵاتیان و موچەخۆران و فەرمانبەرانە شەڕی مافە دەستوریەکانە شەڕی ناوچە جێناوەکانە کە ئەمە پەرتەوازی زیانی گەورەمان لە دەدا. سپاس دەکەم کاک عەبدولعەزیز سەبارەت بە سەدر دوای کشانەوەی مانگێکە زیاتر لە مانگ کرد 12 6 کشایەوە دوایەوە هیچی دەستکەوت یاخود زۆرێک لە پەشیمانیان پێوە دیارە یاخود سوور لەسەرەوەی کە کشانەتەوە لە پەرلەمان
نەخێر تۆ خۆت آخر بەرنامەکە لێرە بووم باسیەوەم کرد وتم آخر قۆناغەوەیە کە پەناباتە بەرجادە چکە ئەم ململانەیە ململانەیەکی عقایدیە باسمان کرد پێشتر ململانەیەک نییە لەسەر ئاستی ینی با بڵێم تا ڕادەیەک لەسەر حکومڕانیش بێ لەسەر هەندێک دەسڵات بێ بە تایبەت ئەمە مەسەلەی عقایدی لەسەر دەسڵاتی سیاسیە لەسەر مەرجعیەتی سیاسی شیعەیە بەگشتی يعني صراعك لسر مرجعي سياسية مرجعيتي سياسي شيعة ومرجعيتي روحي شيعة أمان تبنايا كان نايا بدستي إيران بيت كأمان لين أو لايني هما هنجي چوارچوي هما هنجي تبعية وسربة جمهورية إسلامية وبرواين بولاية فقيهة صراعك الليرة ودس بيكا ما دام أميا أوان برنامجي تايبتي خوان هي بيشتريش باسم كردو الصدر ببرنامج شكا وهنجاو بهنجاو بەرنامە دائنێ هەنگاوەکانی تا ئێستا باشێناوە و ئێمە پاریش هەر باسمان کردوتمان هێزێک قووەتێکی عقلێکی سیاسی باش لەناو هەیئەی سیاسی سەدری هەیە کە هەموو شتێک بە بەرنامەکە و بەرنامەکانیشی تا ڕادەیەک ئەگەر خەڵکی سیاسی و متابع دیقەتی بدا و لە ناخی ململانێکە بزانێ ئەزانێ بەرەو کوێڕوە بۆیە تا ئێستا پەشیمان نییە بەعکسەوە نوێژەکە دوای نوێژەکە ئەنجام هەنگاوی تر دەنێن هەنگاوی دووەمی ئیتر ئەو تەعبیەیە کە سبەینێ سەرکەوتوو بێ کە بتوانێ هەر ینی هەرچەند ئەڵێن ملیۆنی 500,000 کۆ بکرێتەوە لە بەغا یانیەوە خۆی لە خۆیان هێزە سوقلە بە تایبەت جەماوەر ئەوە وا ئەکا لە لایەنەکانی بەرامبەر ئەوانەی چەکداریشن بە خۆیانە بچنەوە و ترسێک بچێتە دڵیانەوە و ئەمە ئیتر لە دوای ئەوەوە هەنگاو ئەنێ لە ڕووی سیاسیەوە بەس لایەنەکانی تر چوارچی هێمانی ناتوان ناوان ئەوە خەڵکۆ بکەن و چکێسە پێی دەرەنجامی هەڵبژارن بێ چوارچی هێمانگی 2 ملیۆنی هەبێ 880,000 دەنگ دەریە ئەوان ناتوان ئەو جەماوەرە کۆ بکەنەوە پێم وانە جەماوەری ئەوان بتوانێت ئەوان جەماوەری ئەوەنە کە زیاتر چەکدارن دەنگەدەن چکە پێشتر ئەومان لە بەرچاوە کە لە ناڕازی بوون لە نەتیجەی هەڵبژاردن بەڵام نەیانتوانێ و هێزە کۆ بکەنەوە ئەو هێزە بچووکە بوو کە لە منطقەی خەزرا و ئەوانە کۆکرایەوە ئەمە یەکێ لە کێشەکانە ئەم هێزەی سەدر هێزێکە عقائدیە منەظەمە ینی ڕێکخراوە بە تەواوەتی لە هەر لەحزەیەک بە وتەیەکی سەدر هەمووی لەسەر جادەکەوە بێتەوە ئەوە کێشەکە باشە بەس وەکو چوارچێوی بڵین لایەنەکانی حەشت باس لەوە دەکرێت کە حەشتیش بەنیازی مانۆڕی سەربازی بێ شتێکی وە هەیە وەکو ڕەدێک بۆ مختەرا سەدر ئەوانیش نمایشی سەربازی ئەنجام بدەن خۆی هەمووی حەشدا ئەو لایەنەی سرایە سەلامی شەر تابعی حەشدە و هەندێک لایەن سەر بە عەتەبەی با بڵێم هینە عەتەبەی دینیە ئەویش هەر بە سەر بە حەشدە بەڵام ئەوانەی هێزەکانی بەدر و هێزەکانی عەسایب و هێزەکان ئەم هێزانە کە زۆرینەن ئەمانەش سەر بە حەشدن کێشەکە لەوەیایە لە ناو حەشدا هەندێک هێزی دەرەوەی حەشدیش هەیە یعنی لە دەرەوەی چوارچێوەی حەشت هەندێک هێزیش هەیە کە مباشەرەتەن خۆیان ئیشەکەن سەربەخۆی ئیشەکەن لەژێر ئەمرەتی با بڵێم سەرۆکایەتی هێزەکانی عێراقا نین ینی ئەمە یەکێ لە گرفت و کێشەکانە بۆیە ینی تۆ ناتوانانی بڵێ حەشت یەک هێزی گەورەیە بە ئەمری یەک کەسە ڕوە ئێستا سبەینێ ئەگەر فالح فەیاز وەکو سەرۆکی هەموو هەیئەی حەشت بڕیارێک بدا ئەگەر عامری لەسەری ڕازی نەبێ یا قەیس خەزەریا هەر مەسئولێکی لەوانەی تر کە خۆیان جانبێکی سیاسیان هەیە و جانبێکی عەسکەری بە قسەی ناکەن ینی لەبەرەوەی فالح فەیاز خۆی هێزی نییە خۆی 6 کورسی هەیە لەبەرەوە ئەمە وەکو ئەوەی هەرێمی کوردستانە تاوەکو ئێستا هێزی پێشمەرگە دوو هێزە ئەو هێزەی ئێستا لە کوردستانە هەیە وەکو هێزی پێشمەرگە ئەگەر یەکێتی ڕازی نەبێ بۆ نمونە ئەڵێم سەرۆکی هەیئەی ئەرکانی پێشمەرگە بڕیارێک بدا کە سەر بە پارتی بێکێتی تەنفیزی ناکە و یەکێتیش بێ سەر تەنفیزی ناکە لەبەرەوە لە عێراقیشا بەو شێوەیە سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەینە وڵاتان لەگەڵمان بمێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی ئازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر. جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاستی هەمیشە نوێگەری دیزاینی ناوازە و دەگمەن. ئەزمونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێرە. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵنانی هەوا فلتەرێکی ئەستۆری ئۆرجیناڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی. ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منەهێنا؟ زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت. نا لەوە بەهێزتریش هەیە. لاکێت فیلمی تۆڵی بە سیم 5 تێک 2 هەستە بڕۆ بەرەداگیرسێنە. کات ئەوە بەرە کوژەنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە. ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕست مامۆستادارە سەبارەت بە بەرنامە پارتی ویکێتیەوەی کە هەیە تاکوێسە هیچ مەرجێکیان دیاریکراو نییە بۆ بەشداریکردن لە حکوومەت وە پێشتریش بڵێن لە ڕۆژان دەبارەگەی بارزانانی ڕاگەنداوی کڵاوکرد باسی ئەوە کردبوو کە کێشیان لەگەڵ شەخص نییە یعنی تا قسە هەبوو لە سەرمالکی لەو کاتەدا ئەو ڕاگەندراوە بڵاو کرایەوە بەس هیچ داواکاریەکە مەرجێکە دیارە ئەوەی کە و توێشتان کرد بێ لەگەڵیان لە بەغداد. ئەگەر ئەو دانیشتنە نائاسایی پەرلەمان کە ئەنجام درا بۆ سوێن خواردنەوەی ئەو جێگرانی کە پاشەکشیان کردیان دەست لە کارتیشانەوەیان کرد لە ڕۆتی سەدر لە پەرلەمان ئەو ڕۆژە بەیاننامەیەکی ئاوبەش خوێندرایەوە لە نێوان لایەنەکانە تقریبا ئەو بەیاننامەیە ئەتوانم بڵێم ئەو دانووسانەی کە کرابوو لە نێوان لایەنە کوردیەکان و لایەنەکانی چوارچەوەی مانگی و سەرجەم لایەنە عێراقیەکان تقریبا کۆمەڵێک پەیامی تیا بوو ئیسان بۆ مێژووەوە بڵێ یەکێک لەوانە چارەسەرکردنی کێشاو پەسەرەوەەکانی نێوان حکوومەتی هەرێم بەس بەیاننامەی فراکسیۆنەکان و مامۆستاوە زۆکو شتی فەرمی دیار پێشتر دانیشتن کرابوو
و ئەمان دیارە داواکاری هەبووە بە دڵنیایی شەواری هەزێک بەشداری حکوومەتەکە پارتی بەیانیەکێتی بێ بە دڵنیایی و ئەبێ کار بەرنمەیەکی هەبێ و ئەجێندایەکی هەبێ و کۆمەڵە داواکاری هەبێ حتمما لایەنەکانی تریش هەر داواکاریان هەیە بەڵام بۆ کورد ئەوە بەهێزترە کورد بە یەک وەرەقەی بە یەک پاکێجی هاوبەشەوە بەشداری بکە و داواکاریەکانی بخاتە ڕوو وە گەورەتریش لەوە داواکاریەکانی بریتی نەبن لە داواکاری حیزبی و شتی شەخصی و پۆستێکی دیاریکراوە بۆ کەسێکی دیاریکراو بۆ چۆنەڵێ بۆ هەرێمی کوردستان و بەژەوەندی هاوڵاتیان بە گەورەترە ئەوە کە گرنگکە هیوادارین وابێت چونکە لە ڕابردووە بەداخەوە هەندێک جار شتیوەمان بینیوە کە ئەم پۆستە بۆ من نەبێ گرفت دروستەکەم بۆ من بێ ئەوە کێشەم نییە کە ئەمە گرفتێکی گەورەیە و پێم وایە ئەمە بە درێژایی مێژوژ ینی زەرەری گەورەی لە خەبات و بزای ڕزگاری خوازی کورداوە دوو فاکتەر کە ئەم دوو فاکتەرە بەداخەوە تا ئێستا دەتوانم بڵێم حەزوریان هەیە لە ناو عەقڵی سیاسی کوردیا کە یەکەمیان مەسەلەی ناتەبایی ناوماڵی کوردیان هێزە سیاسیەکانی کوردستان بووە دووهەمیان مەسەلەی بوونی جۆرێک لە نەعەدالەتی و لە گەندەڵی و لە ناشەفافی کە ئەمە گرفتی گەورە بوون بەڕاستی لە ڕابردووە باشە بەس ناتەبایە کار پارتی ویکێتی دووسیان نەکردووە ئێمە ئێستا بە دڵنیاییەوە چووکە ئەوان وەکوتم هێزەکانی تر ئەوە هیچ باسی ئەوە کەنەڵێن پۆستمان ناوێ ئەوان پۆستیانەوێ و ئەوانیش کە پۆستەکە بۆ خۆیان ئەوێنەڵێ بێەوە بۆم بێەوە بۆ من بێ بە دڵنیایی خۆوان خۆشیان نایشارنەوە خۆشیان قەنەعەتیان وایە کە بەڵام ئێمە ئەڵێن نابێت چووکە ئەم قۆناغا وەکو هەمومان ئەزانین بارودۆخی ناوچەکە ئەگەر ئێستاش گۆڕانکاری نەبێت لە سەرەتای گۆڕانکاریەکی نوێدایە ناوچەکە بۆ چونکە ئێستا هەمومان ئەزانین دوایەوەی کە ئەم کەس قەنەعەتی وان نەبوو لە ئەوروپا جارێکی تر شەڕ دروست بێ و بەڵام ئێستا ئەوەتە شەڕ ئەوروپای گرتووەتەوانێەوە وڵاتانی زلهێز بە دوو سەرچاوی و زیاد دەگەڕێن و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراقیش بە تایبەتی یەکێکەوە کوردستانیش یەکێکە لەو سەرچاوانەی وزایانە وزا بۆ کە بۆ جیهان جێگای بایەخە و ئەم ڕۆژ هەمومان ئەزانین بەڕاستی شەڕی بەرژەوەندی و اقتصادیە لەبەرەوە بەرژەوەندی ئابووری وڵاتان لەکوێ مسۆگەر بێ پەنا بۆ ئەوێ دەبن لەبەرەوە ئەتوانین بڵین کورد هەلێکی گەورەی لە هەمان کاتێکە خۆناغکە مەترسیدار و ناسگۆستیارە و لە هەمان کاتە هەلێکی گەورەشی لە بەردەمدایە چۆن بتوانێت یاریکەرێکی باش بێ بۆ ئەوەی مەرجەکانی خۆی وەلای کەمی بتوانێت پارێزگاری لەم قوارەیە بکە و جارێکی تر کورد نەچێتەوە مربعی یەکەم و چوارچێوەی یەکەم و لە خاڵی سفرەوە دەست پێ نەکەینەوانێ کە ئەمە پێم وایە بەڕاستی ئۆباڵی هەر کارە ساتێک لە ئایندەیە ڕۆدە ڕاستە نارەکانمان هەمیشە بەرژەوەندی ئێمەیان ناوێ بەڵام ناکرێت کوردیش بە دەستی خۆی ماڵی خۆی وێران بکە سوپاس دەکەم کاک عەبدولعەزیز سەبارەت بە چوارچێوەی هەماهەنگی بۆچی دوای کشانەوەی سەدرێک ئەوان لەناو خۆیاندا تووشی پەردبوون و کەردبوون بوون ناتوانانی لەسەر تا ئێستا لەسەر کاندیدی سەرۆک وەزیران ڕێک بکەون ئەو کارەکەی چییە کە پێشتر توانێن ڕێگری لە سەدر و هاوپەیمانەکانی بکەن کە حکوومەتی زۆری نەپێک نێن بەڵام ئێستا بۆچی خۆیان ڕوبەڕۆی ئەو پەرتەوازەیە بوونەوە تاوان دەسڵات ئەوەیە کە کێشە لەسەر پۆست و پایە دروستە بێ حتمما کێشەکان خلافەکان قوڵترەوێ بەڵانی کێکەکەی دەسەڵات ئێستاوای کە حتمما وایە چکە ئەوە پرۆژەی دەوڵەتدارێتیان نییە بەڕاستی ئەڵێم هەموو هێزەکانی عێراق تاوەکو ئێستا پرۆژەی دەوڵەتدارێتیان نییە چۆن ئەو دەوڵەتە بەڕێوە ئەبن بە تەیاری سەدریشەوە تەیاری سەدری لە هەموو ئەو چەند مانگەی کە با بڵێم هاوپەیمانیشی دروست کرد بە ناوی ئنقازی نیشتمانی بەڵام بەرنمەیەکی نەخستە ڕووبەوەی خەڵک بیبینێ هەر نەبێ لایەنە سیاسەکان ببینن ئەو بەرنمەیە بۆ داهاتوو چییە ئەو بەسباسی ئیسلاحەکە ئیسلاحیانی چی تۆ بێ بەرنمەیەکی تۆکمەی حکومڕانیت هەبێ بۆ ئیدارەدانی ئەو حکوومەتە و دوایی بەشێکی چاکسازیە چۆن چاکسازیەکەی لە دام و دەستگاکانی دەوڵەت بەڵام بەرنامە چییە بۆ داهاتوو بۆ بیناکردنی ئەو دەوڵەتە بۆ نەهێشتنی گەندەڵی و ئەوانە دو هیچ بەرنمێکی نەخسەڕوو و تاوەکو ئەم لەحزەیەش هیچ کەسێک هیچ لایەنێکی سیاسی لە سەرتاسەری عێراقا بەرنمەیەکی نەخستۆتە پێش
بڵێ لەسەر ئەو بەرنمەیە با گفتوگۆ بکەین نەوەکو لەسەر پۆست و پایە هەموو گفتوگۆکان تاوەکو ئێستا لەسەر پۆست و پایە هەمانگی کاندیدی سەرۆک وەزیران تا ئێستا نەیانتوانێت دەستنیشانی بکەن نەخێر نەیانتوانیوە بەڵام ڕێککەوتون لەسەرەوە دوو جار ڕێککەوتن جارێکیان لەسەرەوە ڕێککەوتن کە 6 ناویان هەڵبژارد کێ بوون بڵین ئیتر لە هەموو هەرێکێک ناوێک بەڵام لەوانەی کە قیادەکان زیاتر مالکی و عامری ئەوانە دەرەکەون لەگەڵ محەممەد شیا سوودانیە بەڵام ڕێک نەکەوتن دوایی ینی کۆبنەوەی پێرێ جارێکی تر کێشە لە نێوانیان دروست بوو ئەو بوو هادی عامری لە دوای کۆبنەوە کە یەکسەروتی من بەشداری لە حکوم ناکەم ئێستا ئالیە تێتریان داناوە ئەمڕۆ ئەو ئالیەتە ئەوەیە کە بە حساب لە دوای جەژن ئەوان کاندیدەکانی خۆیان بە اتفاق کۆمەڵی کاندید دەستنیشانەکەن پەرلەمانتارانی ئیتاری تەنسیقی دەنگ لەسەر یەکێک لەوانە ئەدەن ئجا ئەمە تا چەند سەرەکەوێ ئەوە شەر قورسە دیاریکرد من پێم وایە من پێم وایە زۆر سەختە چکە بۆ لەبەرەوەی هەمویان بڕوایان وایە با بڵێم نوێژی جمعیانیش نەبینیوە ئەوان تاوە کوێستا بەڵام کە سبەی نێشەی بینن بەڵام پێشەوەی شەوان بڕوایان وایە کە ئەو هەر حکوومەتێک دامەزرێ بەبێ بوونی تەیاری سەدری یا موافقەکردن یا ڕازی بوون یا بێدەنگی تەیاری سەدری ئەو حکوومەتە لە ماوەی ساڵێک ڕوخێ لەبەرەوەی سەدر جادەی بەدەستە ئەتوانێت جادە بۆ ڕژێنێ ئەتوانێت کێشەی بۆ دروستکە هەرچەند مالکی ڕئیوان نییە لەناو هەمویانە مالکی ڕئیوانیە مالکی ئەڵێ حکوومەتێکی خدمەی وەتەنی خەدەمات با بڵێم حکوومەتێکی خەدەمات بەکاربێن خەدەماتی نیشتمانی یانی ئەوەی کە بتوانێت زوو بە پەلە بە ئانی لە هەموو پارێزگاکانە پارەیەکی زۆر ئێستا لە عێراقەیە بە قسەی هەموو یانی ئەوانەی ئاگدارن و توانێت بەو میزانیەی کە هەیە بتوانێت گۆڕانکاریەکی نەوعی لە هەم با بڵێم ژێرخانی عێراقا هەم لە بژێوی خەڵکی عێراقا گۆڕانکاریەکی نەوعی بکات بۆ ئەوەی ئەو دەنگە ناڕەزایانە وردە کەم ببنەوە و ئەو بەڕێە لە ژێر پێی سەدر بکشێتەوە کە زۆر جار ئەو جادە بەکارهێن مالکێگە ڕێگەی بدرێت توانێت بەڕەکان لە ژێر پێ دەربێنێت من پێم وایە مالکی ناتوانێت چکە ئێستا یەک هێز نییە یەک قووەت نییە جاران مالکی لە حکم بوو ڕاستە ئەحزابی سیاسی هەبوو بەڵام وەکو ئێستا لە ناو شیعەیە پەرتەوازایی زۆر نەبوو دووسێ کوتلەی سیاسی هەبوو خۆی کوتلە گەورەکە بوو لە ناو کە کاتێ دوو دەورەی حکومڕانی بوو خۆی کوتلەی گەورە بوو ئەوەی کە سەدر سەرەتا کەم بوو بەڵام ئێستا تەیاراتی زۆر هەیە ئێستا عسایب دروست بووە نوجەبا دروست بووە نازام چی دروست بووە نوع تەیاری تر دروست بووە لە ناو شیعەیە مالکی خۆی لە عێراقی شابە و شێوەیە ئەگەر حکوومەتێک نەیەتە سەرکار یەکگرتو نەبێ هەموو هێز ئەو ینی با بڵێم هەموو ئەوانە پشگیری تەواوی نەکەن ناتوانێت سەرکەوتوو بێ چکە هەموو بڕیارێک بەدەستۆ نییە ئەبێ هەموو لایەنەکان ڕازیکە ئەوەیەکە لە کێشە و گرفتە گەورەکان بەش بزارەکەوێت کە حکوومەت پێگنێت تەرەم حکوومەتە بەرداوام بێ و یا پەرلەمان هەڵبۆشێت و هەڵبژاردن بکرێ کامیان ئەم بژارە جا ئەمە بۆچوونی لەسرە ئەو بژارە لە لای سەدر هەیە ئەوەی ئەم حکوومەتە بمێنێتەوە و پشتگیری بکرێ و زیاتر هەندێک ئیسلاحات لە وزارەتەکان بکرێ ئەوەی کە هەماهەنگی ئێوێ ئەڵێ ئەم حکوومەتە بمێنێ بەڵام کازمی بێ بگۆڕێ بۆ ماوەی ساڵێکیش بێ قبولمانە بەس ئەبێ کازمی نەمێنێ ینی کێشەکە ئەلەوەیایە لەوەش خلافێکی گەورە لە نێوانیاندا هەیە بەڵام سیناریۆی باشترین سیناریۆ کە زۆربەی سیاسەکانی عێراق پێیان باشە ئەوەیە کە ئەم پەرلەمانە با بڵێم ڕێگە بدا ئەم حکوومەتە حکوومەتی کاربەڕێکەر بێ حکوومەتی با بڵێم موقت بێ هەرچەند ئێستا خۆی کاربەڕێکەرە حکوومەتی موقت نەختێ دەستی کراوە بێ بۆ کاروبارەکان زیاتر یانی لە پەرلەمانەوە بتوانن نەختی هاوکاری بکەن و بەڵام بەرنمەیەک دانێن بۆ هەڵبژاردننی نوێ ئیتر دەستکاری یاسای هەڵبژاردن ئەکرێ یا ناکرێ بەڵام بڕیارێک دابنن زەمینە ساز بکەن لە ماوەی ئەو ساڵە بۆ ئەوەی هەڵبژاردنێکی تر بکرێ لە نەتیجەی ئەو هەڵبژاردنە حکوومەتێکی باش دروست بکرێ ئەمە باشترین سیناریۆی کە لەلایەن سیاسەکانی عێراقەوە بەڵام ئەوەی کە سەدر ئێوێ جیاوازە سەدر ئێوێ مادام لە دەرەوەی ئێستا پەرلەمانە بەرنمەکەی سەدرەگە بۆ ساڵێ تریش بووە
ئەوێ لە ڕێگەی جادەوە گۆڕانکاری لە سیستەمی سیاسی بکە بە دڵنیایی ئەوە ئامانجەتی ئایا سەرەکەوێ ئەبێتە شەڕی ناوخۆ کێشە و گرفت دروستە بێ لە داهاتووە بەڵام ئەو نەتیجەی ینی با بڵێم سەرنجام ئەیەوێ بەو شێوەیە دەسڵات لە عێراقا بگرێتە دەست سوپاس دەکەم مامۆستا سەبارەت بە پەیوەندەکانی هەرێم بەغدا ئێستا بڵێم 100 ملیارەکە وەستاوە و کێشەی نەوتە بوو هیچ شتێکی نوێ لە ئارادایە چارەسەری کێشەی نەوت یاخودە بڕیارە جێبەجێ بکرێ بڕیارەکەی دادگای فیدراڵی ئێمە دیارە لە 15 شوباتە دادگای فیدراڵی بڕیارێکی دەرکرد بەوەی کە پرۆسەی دەرهێنان و فرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستان نائاساییە ئەمە ئەتوانین بڵین سەرەتای قۆناغێکی نوێ بۆ هەرێمی کوردستان و لەبری ئەوەی پەیوەندیەکان ئەگەر جۆرێک بەرەو ئاسایی بوونەوە بڕۆن ئێستا ئەو کاتە ئەتوانین بڵین ئەوان پاڵپشتێکیان هەیە پاڵپشتێکە کە بریتە لە دادگای فیدراڵی کە هەمومان ئەزانین بڕیارەکانی دادگای فیدراڵی دوو ڕەهەند لە خۆ دەگرن ڕەهەندێکیان ئەوەیە کە وەلزیمنە بێ پابەند بن پێیانەوە و ڕەهەندی دومیان ئەوەیە کە باتن و مەجای تانە لێدانیان نییە و ئەمەش ئێمە ئەبێ هەرێمی کوردستان باش ئەم ڕاستیە بزانێ بۆیە پێویستە بەرپرسان بە تایبەتی ئەوانەی کە دۆسی نەوتیان لایە لە هەرێمی کوردستان ئەبێ زۆر بە ژیرانەوە و بە هەستیاریەوە مامەڵە لەگەڵم دۆسیە بکەن ئەوان کۆمەڵێک پاڵپشتیان هەیە عێراق بەڵێ یەک پاڵپشت یەکەیمان کە دەستورە بەڕاستی ڕاستە هەرێمی ژەڵێ بە دەستورەکە بەڵام دەستورەکە زۆر بەغازە هەڵەیە پرۆسی دەرهێنانی نەوت یان لە هەر شوێنێکە هەبێ لە هەر هەرێمکە هەبێ ئەبێ بەهاو بەشی لەگەڵ حکوومەتی ناوەندێ دەربێت کە ئەوان تێبینیان هەبێ لەسەرەوە دوو هەمیان بڕیارەکەی دادگای فیدراڵیە سێم ئێمە هەمومان ئەزانین عێراق وڵاتێکە دامپێدراوە ئەوەنی چۆنڵی کیانێکە کە هەرێمی کوردستان ئێمە ئەوەی کە ئەمێنێتەوە چکە ئێمە لە ڕابردووە بەڕاستی هەرێمی کوردستان ئەبێ ڕازگۆ بین هەرێمی کوردستان لە پرۆژەی یان چۆنڵی سربەخۆی ئابوووریە سەرکەوتوو نەبوو ئەو مژدەی کە ئەدرا بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و سندوقێدا ئەندرێ بۆ هاوڵاتیان و داهاتینەوە دەچێتە ئەوەوە بەداخەوە ئەم داهاتە لەبری ئەوەی ببێ تەمای بژانەوەی هەرێمی کوردستان و بێتەمایی گەشەکردنێکی ئابووری و جۆرێک لە بەداخەوە بوو بە بار و بە نقمەت و بە نەکبەتی بەسەر تاک بە تاکی ئەم هەرێمەوە نەکرد خەڵکی سوودی نەبینی بەڵکوونەوەکانیش قەرزار بوون لەبەر ئەوەی کە ئەخوازەیە بەڵام بڕیارەکەی دادگای فیدراڵی چێ جێبەجێیەکە حکوومەت جێبەجێیەکە ناتوان بیکەن بەوەی مەرج ئەگەر بۆ بازدۆکی پارتی بکرێتی بە مەرجە بەشداری کە هەڵبۆشێتەوە شتیوە ناکرێ تەسەور ناکەم شتێکی وا چونکە یەکەم بڕیارەکە لە دادگای فیدراڵی درراوە بەڵام ئەکرێش چێشکە بڵێن ئێمە بە ئاقارێکی ترا هەرێمی کوردستان داوا بکە بیکا بە مەرج کە یاسای نەوت و غازیش لە حکوومەتی عێراقیە جۆرە لە جۆرەکان پەرلەمان دەرچێت یاسایەکی بۆ دەربچێت سیاغەیەک بکرێت کە چۆنەڵی لای کەمی بتوانانی لەگەڵ هەرێمی کوردستانە مامەڵەیەکی تەندروست بکەیت و هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانێکی تر نەبێتەوە چونکە بەڕاستی ئێستا ئەگەر ئەمە هەرێم بە ژیرانە مامەڵە نەکەوە بەغاژ نێتی باش نەبێت لەگەڵ هەرێمە دوور نییە کۆمپانیەکانی کە لە هەرێمی کوردستانە ئیشەکەن ئەوانش هەڵوێستیانە بێ بالفعل عنێوە سەرەتان ئەوانە هەمووی بۆ سوپاس دەکەم کابرازی کاتمان زۆر کەماوە بەسەبارەت بەلایەنە کوردیەکان پێدووارە سەرکاندێکی یاو بەژڕێ بکەون یاخود قورسە پارتیویچێتی پێشەوەی بێمە سەرەوە بەرەمەوێت تۆزێک لەسەر و کێشەی نەوت و ئەوانە قسە بکەمەوەی بڕیارەکەی محکەمەی فدرالی پێم وایە بڕیارێکی سیاسیە هەمومان ئەزانین ڕاستە لە کوردستانە لە هەرێمە بە تایبەت دۆسیەی نەوت بەو جۆرە نەبوو کە خەڵک چاوەڕوانیە کرد کێشە و گرفتی زۆرە ناشەفافەوانە هەرەمی بەلایەک بەڵام ئەوە خۆی لە خۆیان بڕیارێکی سیاسی بوو من پێم وایە پرۆژەی با بڵێن بڕیاردان لە پرۆژەی نەوت و غاز لە پەرلەمانی عێراقا هەموو ئەو کێشانە چارەسەرەکە زیاتر ئەوە پەیوەندی نێوان هەرێم و بەغا ڕێکە خاچکە لە 2007ەوە بە مەبەستی سیاسی ئەو قانونە دەرنەچوو ئەگەر ئەو قانونە بواە و زۆر جاریش قسەمان لەسرە کرد و زۆر هەوڵشماندا لە پەرلەمانە بەڵام هەم شیعە و هەم سونە ڕێگەیان نەدا ئەوەش مەوزوعێکی
با بڵێم لە ڕووی عقلیەتەوە عقلێکی شۆڤێنی هەیە لە بەغا لە نێوان هەردوو لا کاگاتە سەر مەسەلەی کورد ئەوان بە جۆرێکی تر ئەم کیانە سەیرەکەن ئەوەی دێتە سەر کاندیدەکەی پارتی وەکێتی من پێم وایە کێشە لەسەر ئێستا لەسەرەوە نییە پەرلەمان زوو کۆبنەوە بکاو کاندیدێک هەڵبژێرێ چکە تا سەرۆک وەزیران دیاری نەکرێ لێرە ڕێککەوتن نابێ لە کوردستان بەس ڕێککەوتنیش نابێ من پێم وایە پەیوەندی بە بەغاوە هەیە تاوەکو ئێستا هیچ مەلامحێک نییە بۆ ڕێککەوتن لەسەر کاندیدی سەر کۆمار سوپاسم زۆر سپاس بۆ بەرەزان عەبدولعەزیز حەسەن ناوی پێش پەرلەمانی عێراق ڕوهدارە سێکانی ئەندامی پەرلەمانی عێراق سوپاسی ئامادەبوونتان دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ